کاتتان باش بۆلی شەش هیوادارم هەموو لایەکتان باش بن لە پەڕەسەونەوە باسی ڕاپەڕینی بەردەگی سەرا ئەکەین لە ساڵی 1930. بە کورتی ڕاپەڕینەکە چەند هۆکارێکی هەیە. یەکەم پەیمانی 1930 نێوان عێراق و بەڕیتانیا هەموو داخوازیەکانی گەلی کوردی پشتگوێ خستبوو. خاڵی دووەم ڕووناکبیران و نیشتیمان پەروەرانی کورد لە سەرجەم شارەکانی کوردستان بەم پشتگوێ خستنە ناڕازی بوون. خاڵی سێم نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق لەم بارەوە داخوازیان هەبوو کەچی داخوازیەکانیان پشتگوێ خرا. ئەم سێ خاڵە هۆکاری سەرەکی بوون بۆ ڕاپەڕینی بەردەگی سەرای ساڵی 1930. بزانین هەڵوێستی کورد چی دەبێ لە ڕاپەڕینی بەردەگی سەرایە. هەڵوێستی کورد ڕووناکبیر و نیشتیمان پەروەر و کورد بە تایبەتی لە شاری سلێمانی ڕازی نەبوون بەشداری لەو هەڵبژاردنە بکەن کە حکومەتی عێراق نیازی بوو لە دەی ئەیلولی 1930 ئەنجامی بدات. حکومەتی عێراقیش لەو سەردەمە سوور دەبێت لەسەر پشتگوێخستنی داواکاریەکانی کورد. بۆیە بە پەیمانی 1930 لیژنەیەکی هاوبەشی نێوان عێراق بەڕیتانیا سەردانی شارەکانی کوردستانیان کرد. ڕساتی 6 ئەیلولی 1930 حکومەتی عێراق سوور بوو لەسەر ئەوەی هەڵبژاردن لە شاری سلێمانی ئەنجام بدات. لە 5 ئەیلول دەستەی پشکنین بۆ هەڵبژاردنەکە کە خەریکی ئامادەکاری بوون تا ئەو کاتە خەڵکی بەگشتی بڕیاریاندا بوو بەشداری هەڵبژاردن نەکەن. ڕۆژی 6 ئەیلولی 1930 بەرەبەرە خەڵک لەناو شار کۆدەبوونەوە. سەرەتا فایق بێکەسی شاعیر و ژمارەیەک لە هاوڵاتیان دواتر تا دەهات ژمارەی بەشداربووان زیادی دەکرد. ئەو جەماوەرە بەرەوبەردەکی سەرا کەوتنەڕێ. دژی هەڵبژاردن بانگەوازیان بڵاو کردەوە بە مەبەستی خۆپیشاندان. بۆ ئەوەی ڕێگە لەو کەسانە بگرن کەسێک دەبوون بان کرابوونە سەرا بۆ ئەوەی دەنگ بە هەڵبژاردن بدەن کە خۆپیشاندەران گەیشتنە بەردەگی سەرا. پۆلیس لە ترسی تووڕەیی خەڵک لە دەستدەرچوونی بارودۆخەکە ژمارەیەکی زۆری سەربازیان بانگێش کرد و کەوتنە دەستڕێژی گولا لە جەماوەر. کارانی ئازیز اینجا باز لە شۆڕشی یەکەمی بارزانەکەین لە ساڵی 1931 بۆ 1932. ناوچەی بارزان بە سەربەخۆیی کارباری خۆیان بەڕێوە دەبرد تەنانەت دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقیش. بۆیە کاتێک حکومەتی عێراقی لە ساڵی 1931 بڕیاریدا بارەگاکانی پۆلیس لەو ناوچەیە دامەزرێت. دانیشتوانی ناوچەکە بە سەرۆکایەتی شێخ ئەحمەدی بارزان لە ڕووی ئەم کارە وەستان و ئامادە نەبوون ملکەچ بکەن لە ئەنجامی شۆڕشێکی چەکداری ناوچەی بارزانی گرتەوە. ئەمە وێنەی شێخ ئەحمەدی بارزانیە و هەروەها سەرەتا حکومەت کەوتە هەڵبستی پرۆپاگەندەی جۆر بە جۆر لە دژیان و هاندانی هۆزە کوردیەکانی دەوروبەر لێ. دواتریش هێزەکانی عێراق بە یارمەتی فڕۆکەکانی بەڕیتانیا دەستیان بە هێرشبردن کرد و ناوچەکەیان زۆر بە توندی بۆردومان کرد. شێخ ئەحمەد و شۆڕشگیران هەرچەندە چەندین نەبەردی دلێرانەیان ئەنجامدا و زیانی گەورەیان لە هێرشبەراندا، بەڵام دواتر نەیانتوانی لە بەرگری بەردەوام بن. لە ساڵی 1932 شۆڕشەکە لەلایەن حکومەتی عێراق بە یارمەتی هێزی ئاسمانی بەڕیتانی لە نێو ئەبرێت. وێڕای ئەوەی لە ساڵی 1935 خەلیل خۆشەوی جارێکی تر لە ناوچەی بارزان ڕاپەڕی، بەڵام ئەم ڕاپەڕینەش زوو دامرکێنرایەوە.
شۆڕش لە بەشەکانی تری کوردستاندا. هەر لە ماوەی دوای جەنگی جیهانی یەکەم و لە ئەنجامی هۆشیاربوونەوەی کورد و سیاسەتی چەوسێنەرانی داگیرکەران لە بەشەکانی تری کوردستانیش خەباتی سیاسی و چەکداری لە گۆڕێدا بوو. چەندین کۆمەڵە و پارتی کوردی پێکهێنران بۆ ڕێبەرایەتیکردنی خەباتی کورد، وەک کۆمەڵەی تەعالی کوردستان، کۆمەڵەی سەربەخۆیی کورد و پارتی خۆیی بوون لە باکووری کوردستان، کە هەوڵیان دەدا بەهۆی دەرکردنی گۆڤار و ڕۆژنامە و ڕواڵەکانی میلەت بە ئاگا بهێننەوە لە ڕێگەی پەیوەندیکردن بە دەوڵەتە زلهێزەکان مافەکانی کورد مسۆگەر بکەن. بەڵام کاتی زەبرۆزەنگی داگیرکەران توند و تیژتر بوو، پەنایان بردە بەر ڕاپەڕینی چەکداری. لە کوردستانی ئێران سمایل خانی شکاک ناسرا و بەسمکۆ چەندین ساڵ لە ڕاپەڕین بەردەوام. لە دژی دەسەڵاتدارانی ئێران و چەندین سەرکەوتنی بەدی هێنا و ناوچەکانی ڕۆژئاوا و باشووری دەریاچەی ورمێ و سەرتاپا ئازاد کرد. بەڵام دوجار لە ساڵی 1930 بە پلانێکی ڕژێمی ڕەزاشای ئێران لە شاری شنۆ کوژرا. هەر لەم ماوەیەدا حکومەتەکەی ڕەزاشا کۆتایی بە چەند ڕاپەڕینێکی تری ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان هێنا، وەک ڕاپەڕینەکەی جەعفەر سوڵتان لە دەفەری هەورامانی سەر بە ئێران. لە باکووری کوردستانیش لە دژی سیاسەتی قڕکردنی ملەتی کورد لەلایەن کەمالیەکانەوە پیادە دەکرا. چەندین شۆڕش سەری هەڵدا، لەوانە ڕاپەڕینی مەلاتیە، ڕاپەڕینی کۆچگیری، شۆڕشی شێخ سەعیدی پیران لە دەفەری دیاربەکر و دەوروبەری لە ساڵی 1925، هەروەها ڕاپەڕینی ئاگری داخ لە ساڵی 1927 تا ساڵی 1931 بە سەرکردایەتی ئیحسان نووری پاشا لە چیاکانی ئارارات و ڕاپەڕینی دەرسیم. ساڵی 1937 بە سەرکردایەتی سەید ڕەزای دەرسیمی. بەڵام هەموو ئەو ڕاپەڕینانە بە زەبری هێز و بە یارمەتی وڵاتانی دەوروبەر و پشتگیری و پشتیوانانی وڵاتانی زلهێزی جیهان لە نێوبران. دومی بارزان لە ساڵی 1943 تا 1945 دوای کۆتایی هێنان بە شۆڕشی یەکەمی بارزان لە ساڵی 1931-1932 سەرکردەکانی ناوچەکە بەرەو ناوەڕاست و باشووری عێراق دوورخرانەوە. مستەفا بارزانی سەرکردەی ناسراوی کورد لە شاری سلێمانی دەست بەسەر کرابوو لە ژێر چاودێری حکومەتی عێراق. بارزانی لەو ماوەیەدا توانی لە نزیکەوە ئاشنایەتی و دۆستایەتی لەگەڵ ڕۆشنبیران و خەباتگێڕانی ئەو شارە پەیدا بکات، بە تایبەت لەگەڵ ئەندامانی حیزبی هیوە، کە ئامانجیان ڕزگاری کوردستان بوو. لە تەمووزی 1943 بە هاوکاری حیزبی هیوە بارزانی خۆی لە چاودێری حکومەتی عێراق دەرباز کرد و لە ڕێگەی کوردستانی ئێرانەوە گەیشتەوە ناوچەی بارزان. ڕزگارکردنی ناوچەی بارزان هەرچەندە بارزانی سەرەتا ویستی بە ئاشتیانە کێشەکان لەگەڵ حکومەت چارەسەر بکات، بەڵام لە ساڵی 1943 حکومەتی عێراق دەیان بنکەی پۆلیسی دروست کردبوو و خەڵکی ناوچەکە بە چاوی دوژمنکارانە تەماشایان دەکردن. بۆیە بنکەکانی پۆلیس کەوتنە بەر پەلاماری شۆڕشگەڕان تا سەرتاپای ناوچەکە دوای چەندین نەبەردی و دلێرانە ڕزگار کرا. گفتوگۆ لە نێوان بارزانی و حکومەتی عێراق. سەرۆکوەزیرانی عێراق ماجید مستەفای نارد لای بارزانی کە وەزیرێکی کورد بووە بۆ گفتوگۆکردن لە ئەنجامی راپۆرتی ماجید مستەفا بۆ حکومەتی عێراق. سەرکردەکانی بارزان کە لە ناوەڕاست و باشوور دەست بەسەر بوون گەڕانەوە ناوچەی بارزان. بارزانیش هەنگاویدا بۆ دەرخستنی خواستی کورد بۆ ئاشتی بەرامبەر حکومەت. ئەمە ژوێنەی بارزانی نەمرە. داواکاریەکانی شۆڕش خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە. خاڵی یەکەم ئازادکردنی زیندانی کورد، دووەم دامەزراندنی نوێنەرانی کورد لە بەغدا و زیادکردنی دەسەڵاتیان،
سێەم چاکسازی لە بواری کوشت و کاڵدا بکرێت و قوتابخانە و نەخۆشخانەش دروست بکرێت. چوارەم زمانی کوردی بەڕەسمی کاری پێ بکرێت. پێنجەم کاربەدەستانی کوردستان پێویستە کورد بن. هەڵوێستی حکومەتی عێراق و هەڵگیرسانەوەی جەنگ. خاڵی یەکەم حکومەتی عێراق لێبوردنی گشتی ڕاگەیاندووە بەڵام ئەفسەر ئازادی خوازەکانی کوردی نەگرتوێتەوە. خاڵی دووەم داوای لەسەرکردەکانی شۆڕش دەکرد کە چەکەکانیان بدەن بەدەستەوە. خاڵی سێەم بنکەکانی پۆلیس لە ناوچەکە ئاوەدان دەکردە و هێزی سەربازی بەرەو ناوچەکە ڕەوانە دەکرد، بۆیە شەڕ دووبارە دەستی پێکردەوە. لە ئابی 1945 پێشمەرگەکان دەست بەسەر بنکەکانی پۆلیسی ناوچەی بارزاندا دەگرن و چەند نەبەردەیەکی تر تۆمار دەکەن. چەندین سەرباز و ئەفسەر و ڕۆشنبیری کوردیش دێنە پاڵ شۆڕشەکە، بۆیە حکومەتی عێراق هێزێکی سوپای گەورە لەبەرەی ئامێدی ڕەواندز ئاکرێ کۆکردەوە. کشانەوە و کۆچی بە کۆماڵ بەرەو ئێران. لە کۆتایی ساڵی 1945 لەژێر فشاری چەکی قورس وێران کار و فڕۆکەخانە جەنگیەکانی بەریتانیا. هێزی پێشمەرگە بە ماڵ و خێزانەوە بەرەو چیاکانی کوردستانی ئێران کشانەوە کە لەم کاتەدا خەریکی خۆسازدان بوون بۆ دامەزراندنی کۆماری کوردستان. ژمارەی کوردە ئاوارەکان گەیشتە نزیکەی 10,000 کەس.